بینەرانی خۆشەویست شەوتان شاد دووبارە لە نۆرینگەی گەلی کوردستان و بەرنامەی کلینیک بە ئەوەی خۆشەویست شاد دەبینەوە زۆر بەداخەوە حەزمانەکرد لە کاتێکی تر و لە بوارێکی ترا بە ئەوەی خۆشەویست شاد بینێتەوە بەداخەوە شەپۆلێکی تازی کۆرۆنا ڕووی تێکردین ئەم بەرنامەیەمان لە سەردەمی یەکەمی کۆرۆنایە تایبەت بوو بە باسکردنی کێشە و گرفتە تەندروستیەکانی کە ئەوەی عزیز و خۆشەویست دووچارەی ئەبوونەوە و تواناتان نەبوو سەرتانی نەخۆشخانە و کلینیکەکان بکەن بە خۆشحاڵیەوە شەپۆلی یەکەممان تێپەڕان بەڵام زۆر بەداخەوە ئێمە حەزمانە کرد ئێمە هەڵە بووینایە ئەو پزیشک و ئەو کەسانی بەرنامەمان پێشکەشەکە زۆر هاوارمان کرد بەڕاستی کە ئەم نەخۆشیە کۆتایی نایەوە بە ئاسانی بەداخەوە شەپۆلی دووەم یەخەی پێگرتوین شەپۆلێکی خراپتر کوشندەتر و ژمارەی نەخۆشەکان زۆر زیای کردووە وەکو ئەشی بینین بەداخەوە ژمارەی مردووان هەم لە هەمان کادا زیادی کردووە وەکو ئاماژەم پێکرد ئێمە حەزمان ناکرد پێشبینی ئێمە ڕاست بێ بەڵام ئەو کەسانی کە پزیشک بن و پسپڕ بن و تۆزێ لەسەر نەخۆشیەکە خوێنی بێتیان و ئاگادار بن و لێکۆڵینەوەی لەسەر کرد بێت ئەزانن ئەم ڤایرۆسێکی کوشندەیە ئایا دروستکراوە بیان دروستکراو نەبێت تا چۆن نەبێت ئەمە یەخەی مرۆڤی گرتووە بە ئاسانی لە کۆڵمان نابێتەوە زۆر بەداخەوە کەس بگوێی ئێمەی نەکرد یعنی ئێمەی پزیشک و ئەو کەسانی کە بەرنامە پێشکەشەکەین بەڕاستی ئێمە هەندێک کەسمان هەیە هەندێک کەسی پسپۆر بێئومێد بوون یعنی لە کەم تەرخەمی هەندێک کەس لە قسەی ناشرین بەداخەوە کە تەنها ئەم شتێکی ئێمە ئیبینین ئێمە زۆر متابعی شوێنەکانی تر ئەەکەین لە وڵاتان هەیە لە وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم هەموو ناڕەزایی و کێشە و گرفتانیان هەیە کەسی ناڵێ کوشتنی پیاوە قولەکە لەبەر کۆڕۆنا بووە خۆ پیشاندانی خۆشیانەکەن کێشەشیان هەیە لەگەڵ حکومەتە بەڵام کەسی ناڵێ حتا خۆشیان ناپارێزن یعنی ئێمە کە ئیبینین پێمان ناخۆشە کە ئەوانی هەندێکی کەسیان هەیە کەم تەرخەم و خۆیان نا بەڵام کەس نەیوتووە ئەمە ئەم کێشەیان بۆیە دروست کرد لەبەری پەیوەندی بە کۆڕۆناوە هەیە بەڕاستی ئێمە زۆر قسەمان کردووە ینی من بەرنامەکانی ترمان هەمووی لەسەر سایتەکەی گەلی کوردستان ماوە ئەتوانن سەیریکەن چەند هاوارمان کرد ئەم نەخۆشیە هەتا لە وڵاتانی جیهان و لە چواردەورمان کۆنتترۆل نەکرێت لە ئێمەش کۆنتترۆل ناکرێت وابزانم وای لێ ئێمە بین بە سۆرسی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بۆ وڵاتەکانی تر ئێران تورکیا عێراق شارەکانی تری عێراق بەڕاستی ئەمانە هەمووی سەرچاوەیەکی گەورەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکان بۆ ئێمە ئەو کاتێک ئێمە کۆنتترۆلمان کرد ئەتوانرا ڕێکاری خۆپارێزی زۆر باش بکرێت کە ئەم نەخۆشیە بەم شێوەمان لێ نەکات کە ئاوا خۆشەویستانمان لە دەست نەدەین بەڕاستی ئێمە نازانین وەکو پزیشک وەکو کەسانی بەرپرس یعنی هەندێک کەسێ دوێنێ شەو جۆمان لە بەڕێز دکتۆر سەباح بوو بەڕێوەبەری گشتی تەندروستی یعنی بەڕاستی بێهیوا ئەبیدی کە بێهیواییکی پێوە دیارە قسەکانی هەندێک کەسی نابەرپرس بەداخەوە کەسانی ڕۆژنامەنووس و حتا پزیشکی تیا بوو کە هەندێک قسەی ناخۆشیانەکە بەرامبەر ئەم نەخۆشیە بەڕاستی ئەم نەخۆشیە ئازایەتیتیان نییە ئەم نەخۆشیە هی ئەوە نییە کەسانی تر خۆیانی پێ دەرخەن دکتۆر خۆی پێزیرەکە بەرپرس خۆی پێ مهم کات هەموو کەسەکان بەڕاستی ڕۆژنامەنووس ئیشی خۆی پێ گەورە کات نەخۆشیەکە نەخۆشیێکی زۆر کوشندەیە زۆر کەس یعنی لە جیهاندا پێوی ئەناڵێنن شتێکی زۆر ناخۆشتر هەیە بەڕاستی لایەنە ئابوووریەکەی ئێمە خۆمان هەرێمی کوردستان و عێراق بەگشتی حاڵمان چەند خراپە ئەکید هەموو جیهان دوای تەواوبوونی کۆرۆنا کێشەیەکی زۆر ڕووی تێکات لایەنی ئابووری هەموو جیهان تێکەچێت بۆیە یعنی بەڕاستی ئێمە ئەبێ زۆر خۆمانی بۆ ئامادە بکەین یعنی بزانین ئەم جارەیان بەڕاستی ئیتر ئەمەیان یعنی هیچ مەجاالێکی تیانەمەوە ئەو کەم تەرخەمیە و ئەو نابەرپرسیانی هەندێک کەس کە قسەیان تیا ئەکرد ینی بەداخەوە ئەبێت ئیتر بوەستێنرێن لە وڵاتان بێت خۆزگە ئێمە دامن و تومانە لەم شەوانەیە من لێدوانی کەسێکی سپۆری دکتۆرێک بوو لە بواری یاسایە شتێکی جوانی نووسی کە بەرزی کرد بۆ کەسانی بەرپرس بۆ سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی حکومەت بۆ سەرۆکی پەرلەمان داوا ئەکات ئەو کەسانی کە بۆ شێوە مامەڵە ئەکەن بەڕاستی پێویستە سزا بدرین پێویستە دووچاری یاسا ببنەوە یعنی ناکرێت تۆ یاری بە چارەنووسی میلەتێکەوە بکەی بۆ شتێک کە خۆ حەز ینی قەناعەتی پێی نەبێت ئەمە قەناعەتی تۆ نییە قەناعەتی من نییە ئەمە جیهانە زلهێسترین وڵات لە هەموو جیهانە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایەت سەیریکەن نزیکەی 2 ملیۆن کەس توش بووە 200,000 کەس مردووە یعنی بەڕاستی من دوێنێشەوە بەسەریعی ینی زەرب و تەقسیمێکمان کردی بیرکاریانە ئێمە نزیکە بین و لە توشبووانی ئەمریکا کە هەموو عالەمەڵێت ینی سەیری ئەمریکا و هەموو توش بووە و شتێکی زۆر خراپەیە کە خەڵکی ئێمە بەڕاستی ئەبێ بیزانن توشبوون لە وڵاتی ئێمە زۆر لەو ژمارانە زیاترە بەداخەوە زۆر بەداخەوە هەندێک کەس ئەڵێ وەڵاو ژمارانە یاری پێوەکرێ ئەسڵەن ژمارەکان کەمترە چونکە زۆر هاوارمان کرد لە 180 خەڵک ئەم ڤایرۆسە بە بەسیتی ئەگرن ئەسڵەن هەندێک کەس هەیە ڤایرۆسەکە ئەگرن چاکیش ئەبنەوە بی ئەوە یەک نیشانەیان تیادا دروست ببێت بەڵام کێشەی ئەو کەسانە چییە ئەوان کەسی تر توش ئەکەن کە لەوانەیە ئەو کەسانە بە شێوەیەکی بەهێزتر و خراپتر بیگرن ئەم بەرنامەی ئەم ماوەیەمان هەوڵێن چەند بەرنامەیە بەڕاستی
تەرخانکەین بۆ باسکردن لەسەر نەخۆشی کۆرۆنا لەسەر ترسەکانی چۆنەتی خۆپارێزی و چی بکەین بەڕاستی ئەمە مستەقبل و داهاتوی میلەتێکە یعنی میلەتی ئێمە خۆی کورد دەداماوە کە بە تایبەتی کوردانی باشووری خۆمانە بێ ژمارەمان چەند بێت و تا بەهۆی نەخۆشیەکی کوشندەی واوە قڕیش بکرێن و ژمارەمان ئەوەنی تر کەم بێتەوە شاڵاوی ئەمفال و ئەو شتانی کە بەسەرمان هەو کە میلیۆن نەکوشتین تا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناشەوە ژمارێکی ترمان لێ بڕوات. وەکو ئاماژەم پێکرد ئەم بەرنامانە هەوڵ ئەدەین ئێوەی خۆشەویستی ئەتوانین پەیوەندیمان پێوەکە نەتوانین بەشدار بن لە ڕێەکانتان بەڕاستی ئەبێ هەمومان زۆر بەرپرسین ئەبێت ئەو شتێک کە لە سەرشانمانە بیگەینین بە هاوڵاتیان هەچ کەسێک باوەڕی پێینی ئەبێ بتوانین قسەی بۆ بکەین بەڕاستی ئەمە لە هەموو شتێک دەرچووە لە هەموو سنوورێکی سیاسی و کێشە و ئەم کێشمەی ناو حیزبەکان ئەمانە زۆر لەوە خراپە کە بەڕاستی خەڵک دەستی داوەتێ. حەزمان کرد لەم بەرنامەیەماندا بەداخەوە بۆهۆی هەندێک کاری هونەریەوە نەمانتوانی لە ڕێگەی سکایپ و پەیوەندی بە دکتۆر عەبدولفەتاحەکەین بەڕێزیان پسپۆرە لە نەخۆشیەکانی پزیشکی کۆمەڵ و نەخۆشیە گواستراوەکان هیچ نەبێ بە پەیوەندی تەلەفۆنی بتوانین چەند پرسیارێکی لێ بکەین و ڕێنماییمان کات خۆی بەپێی هەموو ئەو پێوەرە تەندروستیانەی بەپێی ئەو پێوەرە تەندروستیانی کە لە جیهانە هەیە بەڕاستی پزیشکانی کۆمەڵ لەم کاتەیە لەگەڵ ئەو پزیشکانی مایکرۆبایۆلۆجی ئەوانی کە پەیوەندیان هەیە بە نەخۆشیە ڤایرۆسی و گواستراوەکانەوە مفروزە ڕۆڵی سەرەکی ببینن چونکە ئەوانن ڕێکارەکانی خۆپارێزی دائنێن پزیشکانی مایکرۆبایۆلۆجی و پزیشکەکانی ڤایرۆلۆجی ئەوانی کە پەیوەندیان هەیە بە نەخۆشی ڤایرۆسەوە ئەوانە ئەبێ بزانن ئەم ڤایرۆسە چۆنە چەند جار باسمان کردو ڤایرۆسی کۆرۆنا بۆیە ئێمە شکمان هەیە کە ڤایرۆسێکی دروستکراو بێت کە ئەڵێن نیو ڤایرۆس ینی ڤایرۆسێکی تازە لەو ئەشێ دەستکاری کرابێت لە پێکاتەکەیە بۆیە یعنی ڤایرۆسەکە چەندها شێوە ئەگۆڕێت چەندها شتیان لەسەر باس کرد و وا دەرنەچوو یەکی لەو شتانی کە ئێمە دڵخۆش کرده بوو ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سەردەمی گەرمای لەوانەیە نەمێنێ ئێوە کوردستان زۆر لە مانگی 2-3 گەرمترە و سێرەکی ڤایرۆسەکە خراپتریش تەشانەی کرد بۆیە بێ زۆر ئاگادار بین زۆری ئەوێت هەتا بەڕاستی لە ڤایرۆسەکە تی ئەگەین هەتا هەموو شتەکانی لێکۆڵینەوەی بۆ کرد و هەتا ئینشاءڵڵا بەشکم ئەم هەموو پێشبڕکێ هەیە بەڕاستی لەسەر دروستکردنی ڤاکسین بەشکم بتوانین ڤاکسینی ئەو وڵاتانە دروستکەن و ئێمەش بتوانین بەهۆیە بحەسەینەوە و لەم نەخۆشیە نەجاتمان بێ ئەگەر کاک دکتۆر عەبدولفەتاح لە سەرخەت بێ لەگەڵمانە کاک دکتۆر عەبدولفەتاح کاک تۆ گیان شەو باش بەداخەوە نەمانتوانی بە ڤیدیۆ لە ڕێی سکایپەوە جەناب ببینین بەس حەزمان کرد ئەم شەو تۆزێ عەزێتی جەناب ببین تۆزێ بەڕاستی باسی نەخۆشەکە من نازانمەگە گوێ لە پێشێکەکە گرتە بێت خۆتە زانی ئەم نەخۆشیە زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری سلێمانی زۆر بە شێوەیەکی ناڕێک و ناتەندروست مامەڵی لەگەڵ کرا لە ئەوڵەوە چەندها کەسی نابەرپرست قسەیان تێدا کرد بۆی هەندێک کەس وای لێ هاو باوەڕی بە نەخۆشیەکە نەمێنێ من پێشتری سەباسم کرد بەڕاستی کەسانی پسپۆڕیەک و جەنابتان کە پسپۆڕن لە نەخۆشیەکانی تەندروستی کۆمەڵ و نەخۆشیە گوازراوەکان باشترە لەم کاتانە ئێوە بهێنە سەر ساشەی تەلەڤیزیۆن ڕێنمایی خەڵکەن جەناب بە کورتی چۆن جارێ باسی نەخۆشیەکەمان بۆ ئەەکەیت و ئەم شەپۆ لە تازەیە چییە و چیمان پێڵە چی ئامۆژگاریمانەکەی دکتۆر عەبدولفەتاح لەواشێک کاکتۆر لەسەر خەت نەما بێ بمان بورێن وەری ئەگرینەوە بینەرانی خۆشەویست تەبەن لە درێژەی بەرنامەکە چەند وێنەیەک نامپشانێن کە بەڕاستی لە هەموو عێراقا بە تایبەتی کە ئێمە ئێستاوەکو شارێکی عێراق حسابی خۆمانەکەین ئەبینین کە ئامەرەکان بەداخەوە بە شێوەیەکی زۆر خراپ و ناڕێک زیاد دەکات شتێکی تر هەیە من لە زۆر بەرنامەکانی پێشووشە باسم کرد تکاتان لە یەکەم ئەو کەسانی کە کێشەی سیاسی کێشە لەگەڵ حکومەتا دروستەکەن لەم کاتا وازمان لێ بێنن وازە خەڵک بێنن بەڕاستی هەندێک جار ئێمە ناحەقیق هاوڵاتیانی ئاسایی ناگرین ئەوە نەمێشکیان پڕکراوە با بە کێشەی حکومەت لەگەڵ میلەتە زۆرە کۆنە یعنی تۆ سەیریکەن پێشتر باسم کرد لە وڵاتێکی وەکو ئەمریکا ئەو ڕەشپێسەکە کوژدا کەس باس ناکات بڵێ ئەمریکا وڵا کۆڕۆنای دروست کرد بۆی ئەم کێشەیە بشارێتەوە یعنی ئەمە نەخۆشیە کە هەموو جیهانی هێناوەتە لەرزە سەیری ئەو وڵاتانەکەن چیان لێ هاو یعنی ماوەیەکی تر چەند مانگێکی تر دەرەکەوێت چۆن ئابووری چەنەها وڵات داڕماوە بەڵامی سەپێویان و دیاتی بۆیە تکاتان لەکەین وازی کێشە سیاسەکانتان بێنن لە بەرنامەیەکی واوە من وەکو ئەندامێکی سندیکای پزیشکان داوا لە حکومەتەکەین پێویستە زۆر بەرپرسن ئێوە لە هەمومان بەرپرسترن یعنی هەندێک لەوانەیە کاردانەوەی ئەوان بێکەوەی لە هاوڵاتیان کردو بەڕاستی هاوڵاتیان بێهیوا بوون بەڵام بەرامبەر ئەم وەزا بەڵام من بە هەمووی ئەڵم بە حکومەت بە هاوڵاتیان هەمومان بەرپرسین هەر هاوڵاتیەک پرۆپاگەندەیەکی غەڵەت بڵاو کاتەوە بەرامبەر بەم نەخۆشیە بەڕاستی تۆ بەرپرسیت تۆ لە چەندها کەسی خۆشەویستی خۆت ئەەکەیت چەندها کەسی نزیک کە توش بەم نەخۆشیە بن و ئەم نەخۆشیە
لەوانەیە یعنی هیوا هەیە خۆی تووشە بێ خۆمەرجێت تۆ کە خۆ توش بیت ئیلا تو گیان لە دەست بێ بەڵام لەوانەیە کەسانی خۆشەویستێ لە ڕێی تۆ بیگرن و تۆش بێتە هۆی کوشتنی چەندەها کەسی تر بۆی ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە لەسەر شانمان چەند جار باسمان کرد لە بەرنامەکانی ترا باسمان کرد یعنی دابشکردنی موچەی حکومت پەیوەندی بە کۆڕۆناوە نیە من زۆر دەمێکەوتومە حکومت هیچ بۆ پێویستی بەوە نییە لە ئێمە بترسێت بە کۆڕۆنابان خاتە ماڵەوە بۆ ئەوەی معاشمان نەیاتێت ئەگەر ئازان ڕێگەی تر هەیە زۆر ئەتوانن ڕخنە بگرن بە زۆر درێژەی پێنێم لەبەری کاکتۆر عەبدولفەتاح هاتووەتەوە سەرخەت کاک دکتۆر گیان جۆ لێمە دکتۆر گیان ئەگە بتوانیت کەسانی وەکو جەنابتان بەڕاستی ئەم نەخۆشیە پسپۆڕی ئێوە ئەبێ ڕێنمایی خەڵکەن هاوکاریمانکەن هەموو شەوێ مەفروزە کەسانێکی پسپۆڕی وەکو جەنابتان لەسەر تەلەڤیزیۆن بن بۆی ڕێنمایی خەڵکەن دەربارەی نەخۆشیەکە ئەگەر کورتێکمان بۆ باسکی ئەم شەپۆلی دووەمە بۆچی وای لێ هاو ئایا کەم تەرخەمی ئێمە بوو یان کەم تەرخەمی چێ بوو ئەم نەخۆشیە بەم شێوە بڵاو بوو جارێکتەم کاتان باش ئەوەی ئاشکرای بەڕاستی ئەم کۆرۆنایە تا ئەسە لەبەرەوەی نەوەیکی نوێ ڤایرۆسە تا ئەتە زانستی پزیشکی پێی بە زۆر ئەبعادی نەبردووە لە ڕووی کەوتەوە ڤاکسینەوە لە ڕووی چارەسەرەوە بۆیە هەر لە یەکەم ڕۆژەوە هەموو دەستگاکانی جیهانەوانەی کە پەیوەنددارن و کەسانی شارەزا پسپۆر هاوڕان لەسەرەوەی تاکە ڕێگە بۆ بەرنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە بریتیە لە پابەندن بۆ ڕێنمایانێک کە هەن ڕێنمایەکان زیاتر ئەرکی تاکە حکوومەت بەفعلی ئەبێ هاوڕابی لەسەر ڕاستیەک حکوومەت و هاوڵاتی و ڕێکخرا و تاک و هەمووی لە خۆناغی یەکەمە ئەرکێکی گرنگیان بەڕێکردووە خۆناغێکی گرنگمان بەسەرکەوتوی بەڕێکرد بەڵام ئەوەی کە جێگەی داخە دوای تێپەڕاندنی قۆناغی یەکەم کە ئێمە تا ئێستا وەکو ملاحەزەیەکی زانستی تا ئێستا لە شەپۆلی یەکەمانی شەپۆلی یەکەمان تێنەپەڕانەوە یعنی ئەوەی کە ئێستا ئەگوزارێ شەپۆلی دووەم نییە لە شەپۆلی لە بەردەوامی شەپۆلی یەکەمی بڵاوبوونەوەی پەتاکەیان ئەوەی کە ئێستا گرفتی هەرە گەورەیە بەڕاستی نەمانی تابەتبوونی تاکە نەمانی تابەتبوونی تاکە بۆ ڕێنماییانێکە گرنگن بۆ بەرنگاربوونەوە و بەداخەوە زۆر جار دوای ئەو هەموو تەوعیە کە کراوە خەڵکێک لە کەرەنتینەکانە لە شوێنە گشتیەکانە ئەڵێ پێیان وتون ڤایرۆسی کۆرۆنایە ئەوە تا من هیچ نیشانەیەکم لەسەر نییە بەڕێزان زۆر گرنگە لەم پەیامە تێ بگەین ئەو بە حاڵەتەکانی ئێستاشەوە لە 182 تووشبووان ئەشێ هەر نیشانەیان نەبێ یان نیشانەیەکی سادەیان هەبێت بەڵام لە 118یان نیشانەی تا دەربکەوێت ئەم تا نەبوونی نیشانم مانای نەبوونی ڤایرۆسەکە نییە و بەڕاستی بەڕێزان دژایەتیکردنی حکوومەت و بوونی ڕێی خلاف بەسەر حکوومەت تێکەڵاوکردنی سیاست بە قەزەی کۆرۆنا تاوانێکی گەورەیە و مێژوو خوا و خەڵکیش لەو کەسانەی قبول ناکات کە بەم جۆرە هانی هاوڵاتیان ئەدەن ئەبێت هاوڵاتیان لەوە تێبگەم کە مرۆڤ دڵسافەکان کە مرۆڤ خوێنەوارەکانی ئێمە لە شاشەکان دەرەکەون لەسەر بێتی قەرەوێڵەکە نەخۆشخانەکان بە ئێمە ئەڵەن خەڵکینە ڤایرۆسی کۆرۆنا حەقیقەتە ئەوە تا ئێمە تێکەوتووە عەزیزان هەنە تاقیکردنەوە هەیەکو تاقیکردنەوەی ژەهر وایە نابێت چاوەڕێ بکەین تا توش بین و بکەوینە سەر قەرەوێڵە نەخۆشخانەکانە ئەنجا قەناعەت بێنە بڵێن ڤایرۆسی کۆرۆنا حەقە یعنی زۆرم پێ سەیرە خەڵکێکە بێت تا ئێسەش پابند نەبێ بە ڕێنماییەکانەوە تا ئێسەش گومان لەسەر حەقیقەتی بوونی کۆرۆنا بکە وەڵڵاهی عەزیزان کۆرۆنا هات لایانی سیاسیمان ناخوێنێتەوە جیاوازی ئەفکارمان ناخوێنێتەوە ڕەگەزمان ناخوێنێتەوە نەتەوەمان ناخوێنێتەوە نەخۆشیێکی جیهانیە لەبەرەوە داوایەکی برایانە بە شعلی لە قۆناغێکان کە بەرەو قۆناغێکی مەترسیدار ئەڕۆین هەر بە زمانی حاڵ قەرەوێڵەی نەخۆشخانەکان پێمانڵەن چیتر تەحەمل ناکەین دکتۆرەکان پێماڵەن چیتر تەحەمل ناکەین حکوومەت خەریکە ئەگاتە سەرەوەی بڵێت خەریکە لە کۆنتڕۆڵ ئێمە دەرەچێت وەڵڵاهی لە کۆنتڕۆڵ دەرچوون سەجادەکانمان هەموو ئەوێ بە مەیتخانە نەخۆشخانەکانمان هەموو ئەوێ بە مەیتخانە مزگەوتەکانمان هەموو ئەوێ بە مەیتخانە داوایەکی برایانە تەنها ڕێگە لە بەردەم هەموو مرۆڤایەتیە بریتیە لە پابەندبوون بە ڕێنماییەکانەوە کاک دکتۆر گیان جەناب وەکو پسپۆڕی پزیشکی کۆمەڵ ئەمە بەڕاستی ینی ئەرکی سەرشانی هەمومان و بەتایبەتی ئێوە لە ڕێنماییکردنی خەڵک ویشێ لە خاڵە گرنگەکانی کە دڵی خەڵک خۆشەکە هەندێک کەس لە ئێستا خۆی ناپارێزە چاوەڕێی دروستبوونی ڤاکسینەکەن تۆ تەسەورەکەی بەم نزیکانە ڤاکسینە دروست بێ بۆم نەخۆشیە بەڕێزان ڤاکسین نەڤاکسین
نەچارەسەر نابێ هیوای پێ ببەستێ. باشترین دلیلی ئەو وڵاتانی کە زۆر پێشکەوتون ئابوووریان زۆر بەهێزە لە ڕووی زانستیەوە زۆر لە پێشان تا ئێستا کەسیان هیوایەکیان ناوە بڵێ ئەوە ڤاکسینمان دۆزیەوە خەڵکی هیوا بۆ خۆتان بگەڕنەوە ترستان نەبێت لە کۆرۆنا. ئەگەر لە ئێساش هەر ئێستا ڕابگەێنە کە پێکوتە یا ڤاکسینی کۆرۆنا دۆدراوەتەوە تا ساڵێکی تر لای ئێمە بە ئاسانی دەستمان ناکەوێت بە ئاسانی دەستمان پێ ڕناگات لەبەرەوە تەنها چەکێک بە دەستمانەوە هەبێت و ئەو چەکی کە زامنی پاراستنی تەندروستیمانە بریتێ لە پابندون بە ڕێنمایەکانەوە بریتێ لە تێکەڵانەبوون بە شوێنی قەرەباڵغ بریتێ لە بەکارهێنانی دەمامک بریتێ لە دوورکەوتنەوە لە کەسانی تر ئەکشێ ئەو کەسەی لەسەر جادە لە تەنیشتەوە ئەڕۆی لە پاسا لەگەڵی سەرەکەوی لە ئاهەنگێکا باوشی پیاکەی هەرچەندە ساخ و سەلیم دیارە بەڵام هەڵگری ڤایرۆسەکە بێت. کاک دوکتۆر گیان بەنسبەت بەڕاستی ڕاگررتنی هاتوچۆ قەدەغەکردنی هاتنە دەروێ هاوڵاتیان یعنی ئێمە ئەیبینی بەڕاستی ئامارەکان زۆر ترسناکە بۆ وڵاتێک کە خەڵک پابند بێ بە ڕێنماییەوە لەوانەیە زۆر ئاسایی بێ وڵاتی وەکو تا ئێستا ئەوەی جێبەجێ نەکرد بەس تۆ هەزناکی ئەمە زۆر ترسناک بێ ئەگەر ئێمە بم شەوێ هەفتێ دوو هەفتێ تر ئاوا خەڵک هەر بێباک بێت و تێکەڵ بێت قەدەغەکردنی هاتوچۆ نەکرێت ئەم وڵاتە وەزی زۆر خراپ نابێت. بەڕێزان خۆی مشکلەیەک ئەوەیە ئێمە لە بینی و کوردە لە بەری دوو سنداندان یەکێکیان وەرزی مەعیشی خەڵک کە باری مەعیشی خەڵک خراپە کە لایەنی ئابووری خراپە موچە نیە لە لایەکی تریشەوە مشکلەی پابندونمانێ بە ڕێنمایەکانەوە هەر وەکو ئەو باپیرە خۆشەویستی کە لەسەر جادەکە لە سۆشیال میدیا هەمومان بینیمان هەم پابندی رو هەم تجارەتی خۆشیە کرد هەم ئیشە متەواضعی خۆشیە کرد یعنی ئەشێت لەم ڕوانگەیەوە قەدەغەی هاتوچۆ هەنگاوێکی گرنگە بەڵام لە کاتێکا ژیانی خەڵک زامن بێ بەڵام تا کەیش ئەنجا ئەم ڤایرۆسە تا ئێستا ئێمە هیوایەکمان هەڵچنی بوو لەسەر بەردبوونەوەی پلەی گەرمی ئەسەر لە بەغایان نزیکی 45 پلەی سەدیە بەڵام کەیسەکان ڕۆژان لە عێراقا 1000 کەسیان تێپەڕانێ یعنی یەکێک لە مەترسیە زۆر گەورەکان کەواتە ئەو هیوایەشمان نەما کە پشتبەستن بە ژینگە و بە بەردبوونەوەی پلەی گەرمی بڵێم ئەم ڤایرۆسە بە پێی توێژینەوەکان ڤایرۆسەکە تا پلەی 50 تا 55 چالاکە ئەتوانێت چالاکیەکانی خۆی ئەنجام بات ئەتوانێت بگوازرێتەوە بۆیە قەدەغەکردنی هاتوچۆ بەڕێی من ئەبێ ئاخر ئۆپشن بێ بە ناچاری حکوومەت پەنای بۆ بەرێت چکای کورد ئەڵێ برسێتی ڕەگی هاری پێوەیە یعنی ئەشێت خەڵکێک نانی نەبوو ئاوی نەبوو لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دەرونیەوە مناڵەکەی داوای پارەی لێ بکە خەزانەکەی داوای پارەی لێ بکە کرێکی بێ خاوەن ملکەکەی داوای لێ بکە بڵێ هەموو ڕۆژێکم مردن ئەتر بۆ کۆرۆنا لەم توشە خۆ ئەمە لە دیوێکی ڕاستی هەیە بەڵام لەگەڵیشیە ئەشێ مەعیشەت تیا بکەین و پابەندیش بین یعنی باوەڕ بفەرمونون زۆربەی زۆری ئەو لانە خراپانەی ئەو لانانی کە پابند نەبوونی تیا ڕۆژانە کە مەترسین بە گواستنەوەی کۆرۆناشتی ئیجباری نین بۆ کەسابەت یعنی مەسەڵەن بچینە مزگەوتێکەوە بچە مزگەوتێکە کاتە لە ماڵ دەستنێژ بگرە ئێستا بە خۆشبەختانە زۆربەی مزگەوتەکان لە کاتی جەماعەتە هێڵی سووریان دانامەت لە مەترسینەوە دوورن ئەوانە جێگەی تەقدیرن لە سەرێکە ئەوەسی بۆ شتێک مەنووسێ بەوەی تەنیشتەوە هیچ پێویست ناکە بەزاری حەفلەیەک ئاهەنگێک پرسێ بکەی لە ئێسەیە ئەمانە شتانێکن ئیلزامی نیست ئەشێ هاوڵات خوێن لێ بپارێت یا ئەشتە شوێنی قەرەباڵغ بەلایەنێکەوە دەمامچێ بەکاربێنە بەلایەنێکەوە دەستکێشە بەکاربێنە پژمەیەکی بەسەر خەڵکامە پژمە ئەم ڕێنمایە بەسیتانە بە زۆر کاریگەرن لەبەرەوە ئەبێت تەوازنە لە بینی مەعیشەت و پابندبوون بە ڕێنماییەکانە بکرێت بۆیە من لەم ساتە وەختەی ئێستا لەگەڵ خەتەغەی هاتوچۆیانی بەڕاستی. کاک گیان زۆر سوپاس دەکەی ماندوومان کردی سوپاس بۆ ڕێنماییەکانێ ئینشاءڵڵا هیوادارین هەموو هاوڵاتیان گویان لێ بێت و بە قسەمان بکەن سوپاس دەکەین دووبارە زۆر سوپاس بۆ جەنابە ماندوومان کردی. خوا لەگە کاک گیان سوپاس بۆ دکتۆر عەبدولفەتاح کە بەڕێزیان پسپۆرە لە نەخۆشیەکانی پزیشکی کۆمەڵ و نەخۆشیە گواستراوەکان. بینەرانی خۆشەویست ئەگەر ئەتوانن پەیوەندیمان پێوەکەن ئێوە ڕای خۆتان دەربڕن ژمارەکان دوو ژمارە لەسەر شاشەکە دانراوەتوان پەیوەندیمان پێوەکەن ڕای خۆتانمان پێ بڵێن لە دەبارەی ئەم نەخۆشیە پرسیارتان هەیە توانن پرسیارکەن بەڕاستی هەرکی سەرشانی هەمومانە
کاتەکەی زۆر هەستیارە دکتۆر عەبدولفەتاح قسەی زۆر جوانی کرد ینی گەورەترین کێشەی ئەم هەرێمی کوردستانە بەڕاستی ئەم کێشەیە لەگەڵ حکوومەتە هەموو جارێک وتومانە حکومە زۆر بەرپرسیارە حکومەت کەم تەرخەمە بەڵام هاوڵاتیان وایان لێ کردووە خەریکە یعنی کەم تەرخەمێکی حکومەت ئەشارنەوە بەڕاستی ناکرێت تۆ ئەگەر حکومەتەکە وابێت تۆش ئەوەنیتی خۆ کەم تەرخەکەی بڵێ من گوێ نایەمێ با توش بم هەیە ئەڵێ با توش بم چی ئەبێت یەک شتێ من حەزەکەم لێرا بەڕاستی باسی کەم یعنی خویەکی ناشرین هەیە زۆر بەداخەوە لە ناو خەڵکە جاری وە باسی نەخۆشیەکە بۆ خەڵکەکەی من لە کلینیکەکەم لە کەلگەن نەخۆشە باسمان کردووە هیوا هەڵێ وەڵام نەخۆشیە فشێ قەچێکە بەس پیر و نەخۆش ئەکوژێ ینی بەڕاستی ینی باشە تۆ خۆ باوکێ با پیرێت پورێ خاڵی پیرێ نییە ئەم قسانە ئەەکەی ئەو پیرە پێی خۆشە کە تۆ ئەو پیرە بۆ بیگرێت و بیکوژێ بەڕاستی ئێمە ئەبێ زۆر زۆر بەپرسیارانە بیکەینەوە ئاگامان لە قسەکانمان بێ نەخۆش کاممان هەیە کەسێکمان نەبێ زەختی نەبێ شەکری نەبێ ڕەبووی نەبێ یعنی من تێناگەم هەندێک کەس چۆن وابیرەکەن و ئەو قسانە چۆن لە زاریانێتە دەرێ ئەڵە وڵا بەس پیر ئەکوژێ سەر و هەفتاد نەخێرەوە هەر لە شاری سلەیمانیە زۆر بەداخەوە کەسانی کوشتووە کەمتر لە 40 ساڵ کەمتر لە 50 ساڵ ئەنج کەسانی پیریش ئەکوژێ ئەو کەسانە ئەکوژێ کە نەخۆشییان هەیە یەکشتی تر کە زۆر مهمە لێرا باسیکەین نازان بۆ کۆرۆنا بە لە شاری وڵاتی ئێمە بۆ بەعیبە ئەنی هەیە پێعیبە بڵێ من کۆرۆنامە هەیە کەسەکەی بە کۆرۆنا مردووە وڵا بە کۆرۆنا نەمردو درویان لەگەڵ ئێمە کردو بەڕاستی هەر هەمووان وەکو دکتۆر فەتاح باسی کرد یعنی بەرامبەر بەخۆ و بەرامبەر بە خەڵکەکانمان بەرپرسیارین تۆ ئوقسانەکە ئەەکەی قەیچێکە بە عکسەوە ڕاستەکە بڵاو کەرەوە بڵێ کاکەم نەخۆ ئەی باشە نەخۆشێکە 56 ساڵە ڕەبووی هەیە بۆ لەم کاتە گیانی سپاردو و ئەمری خوای کردو ئەی بۆ چەند ساڵە ئەم یعنی ئێمە خۆمان وەکو پزیشک چەندەها ساڵە لە نەخۆشخانەکان کار ئەەکەین نەخۆشی ڕەبۆمان بۆ هاتوو هیچ کێشەشیان نەبوو بە چارەسەر بەڕێژ کراون و چاک بوونەوە ئەی بۆ لەم کاتە چاک نابنەوە یعنی بەداخەوە ئەبینیت یعنی ئەڵێ وڵا فڵان کەس لەبەرەوە ئەمری خوای کرد ئۆکسیجینی لێ بڕا یعنی بەڕاستی ئەم شتان شتێکی ناخۆشن ینی کەمی نەقسی ئۆکسیجین بێتە هۆی سەبەبی گیان لە دەزانی کەسێک کاک بەکرمان لەگەڵای لە سلەیمانی و کاکە بەکەی گیان فەرموو کاکەمال لە سلەیمانی کاک بەکر لەواشە لەسەر خەت نەمابێ کاکەمال بەڵێ کاکەمال گیان فەرموو کاکە گیانم کاتەوە ئەم کاتەوە با چاوەکەم چاچی برا سوپاس دەکەین کاکە کەمال گیان باسی بەخۆی چاوەکەم فەرموو بەنسبەت ئەم تەواوی ئەم بەرنامەی تۆوە بەڵێ ئەمە بەستم ئەگەر بمانەوێ تۆزە مەسەلەیەم کۆرۆنایە کەم کرێتەوە خەڵک زیاتر تووشی نەبێ ئێمە ئەمڕۆ بێ ئەبێ حکومەت گوێ لە قسەی خەڵک نەگرێت ڕاستە تێگەیت ڕاستەکەی حکومەت ئەگەر گوێ لە قسەی خەڵک بگرێ ئەمڕۆ تا خەڵک بە ئاشکرا کۆمەڵی خەڵکی گەنجی ئەمڕۆ داماوی قوربەسەر بە بیعایی بۆ کەیبا بەسەر جادە کێشەی ئەوەی نییە کە خەڵک هەمووی لیا توش ببێ حل لیا بە خەستی بڵاو بێتەوە لەبەر مەساعات و منفعاتی خۆی ڕاستە تێگەیت ئەبێ ئەمڕۆ حکومەت تازە ئەم شتە ئەگەر بێت و حکومەت ڕێی خەڵک وەرگرێ بڕۆ لەوانەیە لە سا هەشتای ئەمڕۆ حەزکا مەسەلەن بۆ نمونە وەکو ئۆپسیۆن یان وەکو کابراک مەسەلەن بۆنەوە گوێ ناتێ توش نەبووە کێشەی نییە ماڵ و عایلەی نییە یعنی ئینسان ئەگەر لە دنیا مەسلحەتی پارە چێت کە تۆ ماڵ و مناڵی پیاش و پارە هیچ دەورێکی هیچ ڕاستە وەڵا فعلا پارە دەوری نییە چونکە ئەمڕۆ وەزعەکە خەریکە ئێمەش وەکو ئیتالیامان لێ وەڵا خراپترمان لێ کاکەماکە وا بڕۆ خراپترمان لێ بەداخەوەی ئێمە خەستەخانەکانمان توانامان نییە تاکید بە لە فا ملێن بەرەو شتەکەمان بەرەو ئەو ئیتالیا خراپتریشمان بەسەرێت و ئەمڕۆ حکومەتیشە بێ بەڕاستی بەجددی لە مۆزعاو کاتەوە گوێ نایاتە کۆمەڵی قسەی خەڵکو و ئەم شتانە و ئەمە کەسابەت نیە ئەمانە هەمووی دەسە لە ژێرەوە هەر هەمووی لەوانە دوکاناریش نەبێوانی کۆ بنەوە واللهی خۆی ئێمە کاکەماگیان ئێمە لەگەڵ ئەوان قەت لەگەڵ ئەوانی بژێوی خەڵک ببڕێ بەڵام ئێستا تەنها کاکەماگیان عفوونکە لە ماوەی ئەم هەفتەیە چەند کەس لە شاری سلێمانی گیانی سپاردۆ بۆ هێ نەخۆشی کۆرۆنا هەر بوو بە یعنی بوو بە ڕاستی بوو ڕۆژانە بوو بە 5 و 6 و 7 بەرەو دەوت خۆ کەس دەبرسانە ئەمرم هەفتەیە ئەگەر هەفتەیە خەڵک خۆی پاراستە خۆی مشکلەکە لەوایە قەت قەناعەتێ بۆ نەبێ خەڵک هیچ کەسێک بابە بەیانی بڵێن حەفلە و سەیرانە ئەگە ئەوانەی کاڵێن کەسابەت نیە بڕ لە پێش هەموویەوە خواوەکی لە سەیران ڕۆژی 200,000 مەسەرف کرد یعنی ئەمڕۆ ڕۆژێکە خەڵک تیا ئەچێ خەڵکی قوربەسەر ماڵی وێرانە بێ لەو خەستەخانانە عیلاجی نەبێت دەرمانێ نەبێ یعنی ئەمە باشتریان ئەوەی کە کابرا مەسەلەن دەستی کردووە بە گریان و ڕێزیشم هەیە وەڵای ڕاستیش ناکات و یعنی مەبەستم ئەوەیە کە لەو بازاڕە
دوکانی هەیە مەسەلەن لەمەوە پێشکاکە یعنی بە 2 ڕۆژ 3 ڕۆژ بە هەفتەیە بە دەڕۆژم کار لە برسا ئەمرێ ئاساسی نیە شتانە کاکە ماجا دەسەکانی خۆش بە عەزەتی کێشا سوپاس دەکەین. تاڤانخان لە سلێمانی. تاڤانخانجان فەرموو. تاڤانخان لەواچێ لە خەت نەما بێت. کاکەمات خاڵێکی جوانی وروژان بەڕاستی هاوڵاتیانی بەڕێز ئێمە حەزە ئەکید بن هەمومان ئەوانی ئێمە بناسن زۆر کەس منە ناسن وەکو پزیشکێک چەند خەمخۆری خەڵکی خۆمانی چەند خەمخۆری نەخۆشی خۆمانین بەڵام بەڕاستی هەندێک کەس لەوانەیە سوود لەم بوارانە وەرگرن بەداخەوان هەستی پێ ناکەن ئێمە وەکو پزیشک خەفەتی پێ ئەخۆین ینی لەم شەوانەیە گروپێکمان هەیە لە فەیسبوک برادرێک پۆستێکی کردبوو نووسیبی هی پزیشکەکانە نووسیبی ئەرێ ئێوە ژۆکو من ئاوا کە ئابلی یاون و بێتاقەتن بەڕاستی ئێمە زۆر بێتاقەتین ینی کە هەندێک جار پێی ئەەکەنی سیرێکی لە ناخەوە هەست بە نەخۆشەکە ئەەکەی کە چەند نەخۆشێکی کوشندە لە بەردەمانە تۆ سیریکەن ئێمە هەمووی وا هەفتەیەکە حاڵی سلێمانی بە تایبەتی خراپ بووە خەستەخانەکان خەریکە پڕ ئەبن بەڕاستی ئەبێ زۆر ئاگامان لە خۆمان بێت توانای تەندروستی ئێمە وەکو وڵاتان لێ کاک سەباح لە کفریەوە کاکە سەباحجان فەرموو. کاک سەباح عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه الله. کاک سەباحجان گیان حیاتەکەم فەرموو چاوەکەم. مەوەسا گیان ئێمە لە کۆمەلگایەکین بەداخەوە ئەم کۆمەلگا بیرروباوەڕی زۆر لە دەستداوە. کاک سەباحجان بەس تەلەڤیزیۆنەکە و کەسکی زەحمەت نەبێ بەس لە تەلەفۆنەکە قسەم لەگەڵاکی مەمنوو نەبێ. مەوەسا گیان ئێمە هەی لە کۆمەلگایەکە بەداخەوە ئەمە وەسەگیان حەزەکەم شارەکەی بکەین وەڵا فەرموو ینی مامەسەگیان من ئەمە باش من 3 مانگە لەگەڵ ئەم خەڵکە هەڵەستم و دانیشم بەڕاستی ینی نەسەحەتیانەکەین پێیان ئەڵێن کاکە ئەمە کۆرۆنەیە نەخۆشیە کوشندەیە لەناو ملەتا بڵاو بووەتەوە نە ئیمانیان بۆ چوونەکانی حکوومەت هەیە نە ئیمانیان بە نەخۆشیەکە هەیە اینجا خۆ ئەمە شار ناکرێتەینا بە حکوومەتیان ئەبێ کۆمەلگا لەگەڵ حکوومەتە یەک ڕێگایەک یەک ڕەچایەک بگرین بە چاو هەتا خۆمان و ماڵ و مناڵمان بپارێزین بەداخەوە ئەم وڵاتی ئێمە نازانم باوەڕیان بە چی هەیە ینی کاک سەباح اینجا ئێمە داواکاری سەرەکیمان ئێمە ئێستا ڕەبتی مباشرمان لەگەڵ بەغایە هەیە لە بەغاوە نەفەرتێت ینی مسافرتێ نەفەرتێت بۆ ماڵ کە سوکاری بۆ ماڵ هێنی سیرەکەی تێتە ژوورەوە ئەمە هە زۆر ترسناکە بەڕاستی ئەگەر چارەسەری نەکەین بەخوا براکە ماوەساگیان نەک کفریت و کەلارت و سلێمانی و هەولێرت و دووهۆک و هەمومان وەک ئۆروپامان لێدە اینجا ئەم توانای ئێمە هەیمانە بەک ئۆروپا نییە وەکو ئیتالیانیە وەکو ئەمریکانیە نەموچە هەیە نەپارە هەیە نەهین هەیە بەچی چارەسەریەکەین بەڕاستی ینی بەچی خۆمان بتوانین وقایە بکەین بەڕێزەکە وەڵاکی دێمە توانای ئەوانمان نییە زۆر دەمێکم هاواریە ماکەین ینی کاک سەباحجان دەسەکانی خۆش بێت دکتۆرگیان وەڵڵاهی 3 مانگە من لەگەڵ ئەم خەڵکە هەڵەسم و دانیشم منیش پزیشکم بەخوا ڕاستەکە وەڵڵای جا خۆ هەمومان دەممان سووا بەخواوە نە نەسیحەتی خەڵکمان کرد من چەند مانگەم بەرنامەی پێشکەشەکەین هاوارمانەکە کە ئەم نەخۆشیە وایە و بەردەوام ئەبێ بەس خەڵک ئێمە هەمووی وای لێ هاتوو هەچ قسەکی بە شەریکی حکوومەت تێداێنێ نازانین کە ئێمە ژووان موچەمان بڕاوە زۆر لەوان زیاترمان بەڕاستی لای حکوومەتە بەس ئەمەیان بەڕاستی داهاتووی میلەتەکەمان قڕ ئەبێت یعنی چکە توانامان نییە ئەبینین ئازیزان و خۆشەویستمان لە تەنیشمان و گیان لە دەستن و هیچ توانایەکمان و ناتوانین فریان کەوین کاک سەباحجان سوپاس بۆ بەشداریەکە و دەسەکانی خۆش بێت چاوەکەم خوارد لەگەڵ جەنابتە ئینشاءالله کاک بەختیار لە سلەیمانیەوە کاکە بەختیارجان فەرموو چاوەکەم جانەکەم وڵایی لەگەڵ جەناب تا قسەکەمتان ڕاستەخۆ لەگە تەلەڤیزیۆنان نییە وایە وەڵات ڕاستەخۆ لە سەر تەلەڤیزیۆنی کاکە بەختیارجان بەڵێ جیان فەرموو بەڵێ جیان بەڕێزی سپاس دەکەم کاک بەختیارجان تەلەڤیزیۆنەکە کەسکەی چیت هەیە لە خزمەتان فەرموو بەسەر سەر چاوم چاو خۆش بێت وەڵی لەسەر ئەم بابەتی کۆرۆنا و مرۆنایەکە تا بڵاو خەڵک پابەت نابێت بە ڕێنمایەکانەوە بڵێ سیرکە بڵێن ئێستا خەڵک هەیە چەندها خەڵک هەیە کرێت چییە بڵێن دوکانی هەیە کرێ لە ناو بازار جا سەرکە جاریواز هەمڵک جاریواز زۆرەکە یان شتەکە ئەمانە بەڵام ئێوە گەبێت و قەراری دەرکەن و بۆ ئەوەی کە خەڵک یعنی زەختێکی وای لەسەر نەبێ بۆی بتوانێت یعنی لە ماڵەوە بمێنێتەوە وانە ڕاستە اینجا یعنی گە قەرارێکی بۆ شێوەیە بدرێت خەچێکە با بکرێ خۆ نابێ بێ شتانە هەر بدرێ بەڵام جاری وای یعنی زەختەکرێ شتەکرێ ئەمانە
ئەبێ ڕێشنێک بۆ ئەوەشدانن لەسەر ئەو بابەتەش قسە بکەن ینی شتێکی باشترە من ئەڵێم بازار لەوانێت لە سەیات ئێستا بڵێ چۆنا یعنی لەوانێت پەنجای کەم بێتەوە شەسی لەو قەرباڵغێ کەمتر ڕاستە دڵنیایە بەسەر چاکاک بەختیارگیان ئینشاڵڵا باسی ئەوژەکەین دەسەکانی خۆش بێت چاوەکەم سەر چاوکاکە بەختیارگیان خوارد لەگەڵ بەڕاستی تابەنەوەش بۆچوونێکی جوانە بەڵام ئێمە جارێکی تر ئێڵێنەوە ئێمە ئاگامان لە کەسانی فەقیر و هەژارە بەڕاستی ڕاستەکەن هەندێک کەس پێویستە ڕۆژانە بژێوی ژیانی پەیداکات بەڵام منێک خاڵی زۆر گرنگ باسەکەم لێرە ئەو کەسانی کە فەقیر و هەژارن هەندێک کەس هەیە ئەوەی ئەوان باسێکن ئەڵێ توانای کڕینی ماسک و دەستکێشینی ئەی باشە چۆن خۆی ئەپارێزێت ئەم فەقیرە کە توش بوو خوا نەخواستە مرد ئەی کێ ماڵ و مناڵی ئەژێنێت یعنی تۆ ئەبێ بزانی زەرەرەکان ینی کێشەی هاوڵاتی ینی ئەوەیە هەموو شتێکە بەستنەوە بە حکومەتەوە ئێمە لەوە ئێمە خۆمان و ئیکسە باسمان کرد ئێمە ژۆک و پزیشک هەموو کەسێک کشیدێکی ئەم کۆمەڵگایە کە لەم کۆمەڵگای ئەژی بەڕاستی هەمومان زەرەرمان کردووە حکومەت موچەی هەمومانی بڕیوە بەداخەوە یەک دوو ڕۆژە پزیشکە گەنجەکانمان مانیان گرتووە یعنی ئەبێ خەڵک ئەوە بزانێت یعنی حکومەت تۆ تاکەی ئەبێ ئەم مۆزوعانەمان بۆ حەل ناکەیت ئێمە وەکو سەندیکا داوای مافی ئەو پزیشکانە ئەکەین پزیشک هەیە 6 مانگە تەعین بووە یەک معاشی وەرگرتووە معاشەکەی 800,000 تەقسیمی 6 مانگی کە بزانە مانگی چەنی بەرەکەوێت ئێ باش ئەگەر لە ماڵەوە دانیشێت مەسرف ناکات مەسرفی هاتوچۆ بنزین نازانم چی خواردنیشیان نییە ئەی بەچی 6 مانگ چۆن زەلامێ بە 800-900,000 کە پزیشکی بێت و ئەو هەموو خەتەریاتیان هەیە لە خەستەخانەکانە بەداخەوە چەنەها کەس ڕۆڵی ئەو پزیشکە گەنجە جوانانە کە لە خەستەخانەکان و ئەو کەرمەندانە هەمویان ینی زەربی سفری ئەکەن حسابیان بۆ ناکەن ئەم کەسانە هیلاکە بن ینی خەتەریشیان لەسرە هیچ دەبێت بە زووترین کات موچی ئەوانە دابین کرێت باخ نەخۆشخانەکانمان نەکەون ئەو کەسە ئازیزانانمان ئەچنە ناخۆ نەخۆشخانەوە ئەی ماخونیە کەس دەبێت چارەسەریان کات بەڕاستی ئەمە پێویستە هەمومان دەست لە ناو دەست تکایە کەسانی سیاسی وازە کێشمە سیاسی و کێشەکانتان بێنن لەم کاتان زۆر لە بەردەمە ئەگەر ڕاستەکەن ینی بەداخەوە دوومان کۆرۆنا لەم شارە نەما بوو کەس باسی هیچی ناکرد کە زانیان دەست پێکاتەوە دەستەکەنەوە بە شەڕەکانیان لەگەڵ حکومەتە کاتەکانی خۆتان بگونجێنن با ئەو میلەتەمان زەرەر نەکات ئێمە وەکو پزیشک هیچ ئەوەی کە ئێمە بزانێت ئەزانێت کە هیچ مەسلحەتێکمانی و هیچ پەیوەندیەکمان بە هیچ حیزب حکومەتێکەوە نییە ئێمە پزیشکین تەنها ئامانجمان پاراستنی ئێوەیە زۆر خەمی ئێوەمانە هیچ مەبەستێکمان نییە ئاگاتان لە خۆتان بێت بخوێنەوە ئەنتەرنێت سەرچاوەیەکی باشە ئەتوانن هەموو زانیاریەکانی لەسەر وەربگرن ئەگە برادران چەندەها وێنەمان حەزر کردو بەڕاستی من حەزەکەم ئێوەی ئازیز و خۆشەویست بیبێن بزان دادەکان چەند بە ینی خێرایی بەڕاستی زیاد ئەکات زۆر بەداخەوە ئەمە تەبەن سایتی فەرمی حکوومەتی عێراقیە کە ڕۆژانە لە هەموو پارێزگاکانی عێراق بڵاوی ئەکاتەوە ژمارەی مردووان سیرەکەین لە بەغا وەکو دکتۆر فەداح باسی کرد بەو کەشە گەرمەی ئاو هەوا بە سیرێکی ئەمڕۆ بەداخەوە 9 کەس گیانی لەدەزاوە سلەیمانی یەکێکە لە شارەکانی کە ڕێژەی توشبوون هەم تایە زۆرە هەم مردنی تایە بەداخەوە لە کەرکووکەمانە لە کەربەلا لە شارەکانی تر بەڕاستی ئەگەر سەیری جاری یەکەمەکەین کە ئەو کاتە کۆڕۆنا هەبوو ڕێژەی مردن زۆر کەم بوو ئیستا کە باسمان کرد وتمان تکایە هاوڵاتیان یعنی من هاوڵاتیان هاوڵاتی هەبوو پەیوەندی کردو بە بەرنامەکەی دکتۆر بۆچی لای ئێمە کەس نامرێت ئی باش ئەبێ خەڵک بمری ئەنجا ئێمە باوەڕی پێ بکەین یعنی بۆکو ئەو هەمان غەڵەتی وڵاتانمان بەداخەوە دووبارە کردەوە هەمان غەڵەتی ئیتاڵیا کە لە ئەوڵەوە گاڵتەیان لێ هاتبوو هەماشمان دووبارە کردەوە بەداخەوە کە ئیستا ژمارەکان ئەوە گەشتۆتە حەدێکی ترسناک کە ئەبینین لە وێنەیەکی تراتایەتی کە بزانی ژماری توشبووان هەر ڕۆژانە لە شارەکانە چۆن زیاکات ئەگەر وێنەکەی تر زەحمە دەبێ بۆمان بگۆڕن برادەران بۆی بزانین کە چۆن ژماری توشبووان لە لای ئێمە زیاکات ئەمە ژماری کوی توشبووان تا ئێستا تقریبا 13500 کەس لە عێراقا لە هەموویان توش بووە ئەوانەی چاک بوونەتەوە تەنها 5572 کەسن ئەوانەی سەیریکەن 75 کەسەکە ئەو کەسانن کە لە ژێر چاودێری بوردان حاڵیان زۆر خراپە بەداخەوە ئەمانە هەمویان زۆر نزیکن لەوانەی کە حاڵیان خراپتر بێت ژماری مردووان تا ئێستا لە عێراقا 370 کەسە کە ئەمەش ینی بەڕاستی بە پێی ژماری دانیشتوانی عێراق ژمارەیەکی کەم نییە و زۆرە و بەڕاستی نیشانێکی ترسناکە کە لەوانەیە بەداخەوە لە داهاتوودا ژمارەکە زۆر بەرزتر بێتەوە زۆر کەس لە منی ئەپرسی باشە دکتۆر ئەو هەموو تێکەڵبوونەی شیعەکان لە بەغاو ئەمانە بۆچی ئەمانوت پەلەمەکەن بەداخەوە یعنی من لەم ڕۆژانە ڤیددیۆیەکی پارێزگاری نەجەفم بینی خۆی لەتاوە ینی ئەڵێ کەسانی ئاسایش ئەڵێ کەس بە قسەمان ناکە خۆی بەسەر خەڵکە ئەگەڕەڵە چیەکەن لە دەرەوە بۆ ئاکەن ینی ئەپارێتەوە لەو خەڵکە ینی بەداخەوە ئاسی ڕۆشنبیری ئێمە و ئەم وڵاتە وای لێ هاتووە کە ینی هیچ هەز بە نەخۆشیەکە و هەز بە بەرپرسیارەتی ناکەن
وێنێکی تر زەحمە نەبێ بزانین ژماری توشبوانی ئەمڕۆ لە عێراقە کە ئیبینین بەداخەوە لە هەموو شارەکانە ئەمە ئاماری ئەمڕۆیە هی توشبووان سیرەکەین هەر دیسان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نزیکی 2 میلیۆن کەس توش بووە ئەمڕۆ تا ئیسە تەبەن ئەمانە دوایی لە ئەخیرا لە 12 شەو ئەبدەیت دەکرێت و زیاترێت 4000 کەس توش بووە. بەرازیل ئەوە بوو بە دووەم وڵات لە جیهانە کە ئەوانی بەڕاستی وڵاتێکی هەژارن کێشەیان زۆرە، بەڵام بە خۆشحاڵی و سەیری وڵاتەکانی ئیسپانیا، ئیتالیا، هەتا فەڕەنسا، ئەڵمانیا ئەم وڵاتانە ڕێژەی توشبوون زۆر کەم بووە. ئەین لەوانەیە دوایی دایئەنێن لەوانی ئیسە وای لێ هاتووە ڕۆژی 100 بۆ 200 کەس توش ئەبێ لە وڵاتانە. ئەمە دڵخۆشکەرە بەڕاستی ئێمە بێ پێمان خۆشوێ هەموو جیهان کۆنتترۆلی کە ئەنج ئێمە بەڕاستی ئەتوانین ینی کۆنتترۆلیکەین. ئەگەر سەیری وڵاتی ئیتالیا ئەمانە چەند ژمارەکانیان زۆر بوو بەس چەند ڕۆژێکە ئەوە چەند کاژمەرێکی تری ئەمڕۆ دائانێن لەوانەیە 100 کەس بۆ 200 کەس لە وڵاتێکی ژمارە زۆریە بەڕاستی شتێکی دڵخۆشکەرە کە خەریکە کۆنتترۆلی ئەەکەن. هەتا ئەمریکاش بەڵام بەداخەوە لەوانەیە ئەوە هەفتێ دوو هەفتەیەکی تر ئەنج دەرەکەوێت ئەم ناڕزاییان و ئەم مزاهرانی کە کراوە ئایا چەند زەرری لە وڵاتانیاوە. بەڵام بە تایبەتی هەندێک وڵات سەیریکن ئەگەسی وڵاتی ئەڵمانیا کە وڵاتێکی ئەڵمانیا ژماری دانیشتوانی زۆرە تەنها 180 کەس ئەمڕۆ توش بووە. ئەمە نیشانی ئەوەیە کە ئەوانە توانن زاڵ بن بەسەریە ئەوەی کەوای لەوان کە زاڵ بن بەسەر نەخۆشیەکە خۆپارێزی بوو. هاوڵاتێنی خۆشەویست زۆر بەمان کەسمان هەیە لە خارج لە وڵاتانە ئەژین پرسیاریان لێ بکەن لە زۆر وڵات کەسیان کارنتینە نەکردو کەسیان بە زۆر نەخسۆتەوە ماڵە بڵێ قەدەقی هاتووشوەیە هاوڵاتیان خۆیان پابندن کە دەوام نەبووە ناچێتە دەرێ. بەداخەوە لە جەژنا زۆر هاوارمان کرد وتمان تکایە مەگەڕێن، یعنی زۆربەی ئەو کەسانی کە لێرە بڵاوی کردەوە زۆربەی کاتەکەی جەژن بووە. من نەخۆشم هەیە بووی باس کردم کە خزم و کەسوکاریان لە کەلار بە تایبەتی ئەوانی کە خزمیان هەیە لە بەغا هاتوون زۆربەی ئەوانە بڵاویان کردوتەوە. خاڵە سنووریەکان حکومت بەڕاستی لایەنی بەرپرسی شاری سلێمانی ئەبێ ئاگامە لە سنوور بێت. کەسانێکی زۆر لە پێنجوێنە و لە وڵاتی ئێرانەوە ئەم نەخۆشیان بۆ ئێمە گواستوتەوە. بەڕاستی ئەمە یعنی نەخۆشەکەی لای ئێمە خراپ کرد، ئەمە نەخۆشەکەی لای ئێمە بەو شێوەیە ینی لە پڕ کێرڤەکەمان بەرز بۆتەوە نەخۆشەکەمان زای کردوێتەوە. ئەبێ هەمومان ئاگادار بین، خۆپارێزی هەمومان هاوارەکەین، هەموو پزیشکەکان هەموو ئەو کەسانی کە بەڕاستی بەرپرسن هاوارێکی خۆتان باشترین ڕێگەی خۆپارێزی هەموو سایتەکانی سەسەیریکەن باسی دەمامە گواتە ماسکەکەین. بەڵام تکایە وەکو ڕێنماییەک بۆ ئێوەی خۆشەویست ماسکەکەی بەستن هەتا دەستکێشە لە دەسا بێت هەچیەک بێت دەستکێشە لە دەسا نەبێت ئەوەنە دەستبێن لە ماسکەکە و بەرزیکەن و لای بن و کە ئەو ماسکە ئەکەیت بە دەمولوتەوە هەتا دەسێ نەشو یان بە مادەیەکی پاکشکەرەوەی تاقیم کرد پاشی نەکەیتەوە دەزمێ لە ماسکەکە و دەزمێت لە دەم لوت چاو ئەو سێ ڕێگەی سەرەکیین بەڕاستی بۆ گواستنەوەی نەخۆشیەکە. شارەخانمان لەگەڵای لە سلێمانیەوە. شارەخان فەرموو. شارەخان ئەم کاتەوە باشدا دەگیان سەر چاو. زۆر سپاس دەکەم بەنسبەت بەرنامەکەەوە کاک دکتۆر. بەڕاستی من لەم فترەی ئەخیرا کاک دکتۆر ئیعلامی هەندێک لە حیزبەکان ئیعلام دەورێکی خراپی جێڕا بەوەی کە خەڵکی سار کردەوە لە خۆپاراستن و لەوەی کە لە ماڵەوە بن و کە یعنی باوەڕ بە نەخۆشیەکە بکەن خەڵکی ئیسارکردنەوە. کەواتە ئەمە هۆکارێک بۆ کاک دکتۆر. یەکێ لە هۆکارەکان ئیعلامی هەندێک لە حیزبەکان بە تایبەتی ئەوانەی ئۆپۆسیۆن و ئەوانەی کە هاوشانی ئۆپۆسیۆنن دەورێکی خراپیان جێڕا بەداخەوە بۆ مەرانی سیاسی، بۆ زدایەتی، بۆ مەسەلەن چۆنەڵی دەمکۆکردنەوە بۆ هەموو بۆ یینی خۆیان ژیانی خەڵکیان بەلاوە گرنگ نەبوو. بەداخەوە ڕاستە. ئەمە یەکێ لە هۆکارەکان. هۆکارێکی تر کاک دکتۆر ئەوەیە کە ئەبێ حکوومەت مەسەلەن قەرارێکی دەرکردایە بە ڕەسمی کە خاوەن مڵک ئەوەی خاوەن دوکانە یان ئەوەی کە خانوویاوە بکرێ بە ڕەسمی کە ئەمانە کرێ وەرنەگرن و حکوومەتیش باجوزەڕی بە وەرنەگرێت بۆ ئەوەی نەختێک فەقیر و هەژار ئەوەی کە کری لە سەرشانە ئەوە نەبیر لەوە نەکاتەوە لەولایەنە و خەمی ئەوەی بێت هەچۆن نەبێت لە ماڵەوە دانیشێت. ئەم دوو هۆکارە یعنی سەبەبە. بەس من بەڕاستی لە فترەی ئەخیرا بەداخەوە ئیعلامی هەندێک لە حیزبە ئۆپۆسیۆنەکان و ئەوانەی کە هاوشانی ئەوەن
دەورێکی خراپیان گێڕا لەوەی کە خەڵکیان سار کردەوە لەوەی کە خەڵک ئیتر بە تەواوەتی قەناعەت بەوە بکات کە ئەم نەخۆشیە نییە کە ئەمە شتێکی لە کاتێکا کە نەخۆشیەکە عالەمی بوو ئەمان هاتن ئاوایان لێکردکان زۆر بەسەگان نەخۆشێ وەڵا بەداخەوە شارەخان دەست و چاو خۆش بێت سواز بۆ پەیوەندیەکە و زۆر سواز دەکەین دایکی کەژین لە سلێمانی دایکی کەژین فەرموو ماوساگیانم کاتۆ باش فەرموو خوشەکەم سەر چاو سەلامەری دەخۆش و بەنامە و لێەکەماوساگیان دەستخۆشی بۆ یۆش فەرموو وڵا بەنفە بەنامەکە تۆ باز لەم نەخۆشی و کرۆنایە وەڵا من وەکو خۆم ئەڵێم هەیە ڕاستە بە زۆرم پێ ناخۆشە کە ئەم خەڵکەی ئێمە ئەوەنە فەقیرە و ئەوەکەیان تەنانەت ئەژڵێ مێشکیان لە دەست داوە کام وڵاتانە بینن ئەمە مردووە بینن ئەمە وشتە بینن هەڵەن وڵات کرۆنانیە لە وڵاتی ئێمە بەداخەوە زۆرم پێ ناخۆشە ماوەساگیان من لێرەوە لەم کەناڵەوە دەستخۆشی لە هەموو کارمەندانی تەندروستیەکەم دەستیان ماچەکەم قوربانیان بم وەڵی ئەوان نەبن کارەساتی زیاتر خراپتر ڕوو ئەدا ئەوان زۆر مانوو بوون ئەوە چەندێکە ئەوان مانون ئەوان ناگەڕێنەوە ناو کەسوکاریان بەدەستی نەخۆشەوە لەو کەسەخانانە ئێمە لە ماڵ و هێشتر کە ئیسراحەتین بێزارین بەس ئەوان لەنا ئەو هەموو نەخۆشات ڕاستە قوربانیان دەسەکان خۆش دایکی کەژین سپاس بۆ پەیوەندیەکە سپاس دەکەین تۆش خۆش بێ خۆش بێ خوارد لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست ینی ئێمە دڵخۆشین ئیسەکە ئەیبینین هاوڵاتیان ئاوە پەیوەندی ئەەکەین تکاکەم هەمومان با بەشدار بین لە ئاگادارکردنەوەی خۆشەویستانمان ئەوانەی کە تا ئیسەکەم تەرخەمن بە ڕێنماییان کەین تکایە خۆتان پارێزن تکایە دەستان پشۆن ینی من تێناگەم من لە بەرنامەی تریشە باسمان کرد ئەگەر ئێمە پاک و تەمیز بین هەم لە ناحیی زانستی هەم لە ناحیی دینەوە ئێمە ئامۆژگاری کراوین کە ئێمە پاک و خاوێنی بپارێزین تۆ ئەگەر دەست بشۆی ئەگەر ڕۆژانە جارێ دووجار خۆت بشۆی ئەگەر ماسک بەکاربێنی ئەگەر دەست نەبی بۆ دەمولوتت ئەمانە نازەمەوازم شتێکی خورز نییە من حەزەکەم لە ئیسەوە ئاگادار بن ئەم نەخۆشیێکی درێژخایەن و لەگەڵمان نابێت بەستنی ماسک بۆ هەمومان ناخۆشە هەندێک کەس ئەڵێ پێ هەناسەمەم پێتونگە بێت ئەبێ خۆمان ڕابێنین ئەبێت خۆمان پارێزین تەنها ئەمە شتێکە پەیوەندی بە داهاتوی هەمومانەوە هەیە لەبەر مستەقبەلی هەمومانە نابێ ئێمە خۆپەرز بین ئەبێ میلەت و هاوڵاتیان و کەسوکاری خۆمانمان خۆش بێت ئیعلام تکاتان لە یەکەم جارێکی تریش باسم کرد سیاسیەکان واز لە ئەم شەڕە بێنن ماوەتان زۆر لە بەردەمای حکومت 29 ساڵە چەندە زۆربەی ساڵەکانی کەم تەرخەم بووە هەمومان زەرمان کردووە کاتی تر هەیە ئێوە توانن کێشەی خۆتانیان لەگەڵا چارەسەرکەن ئیسش ڕێگەیەکی تر هەیە بەڵام وا لە خەڵک مەکەن مەڵن حکومەتەما بۆەکە لەبەر کۆرۆنا بە شێوەیەکی تر ئێوە کێشەکانی خۆتان حەلکەن واز لە ئێمەی پزیشک و لایانی بەرپرس بێنن یعنی بەڕاستی با خەڵکەکە وشارکەینەوە باوا لە خەڵکەین بتوانن چۆن خۆیان پارێزن تکایە شتێکی تر حەزەکەم باسی کەم پێویستە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و جێگرێکی ئەو کەسانی کە بەرپرسن لەم کاتە ئەوانە قسەکەن تکاتان لە یەکەم هەموو ئەو کەسانی تر کە لە لایەنە خۆچیەکان کە پەیوەندیان هەیە بە شاری سلێمانی و هەرێمی کوردستانەوە واز لە هەندێک قسە بێنن دەرکەوتن لەسەر تەلەڤیزیۆن و قسەکردن ئەمانە بەڕاستی شتێکی ئەوەنە مهم نییە با مەسەلەن بەڕێز دکتۆر سەباح بکرێ بە سەرۆکی هەرەمەکە لەم کاتە ئەو ئاگادار بێت کە ئەبینێ لە حاڵەتەکە بەرەو خەتەرترەوە بە ئەو ڕێنماییتان کە قەرارەکار دەرکەن بەداخەوە یەکێ لەو شتانی کەوای لە شاری سلێمانی و کوردستان کرد وەزی زۆر خراپێت پێشەوەی نەخۆشەکە کۆنتڕۆڵ بێ خەڵک زوو هاتەوە سەر جادە و تێکەڵ بوونەوە ئەویش ئەوە بوو چەندها کەسێک گوتیان وەڵا ئێمە وەزعەکە ڕێکەکەینەوە ئیتر خەڵک وای زانیکەوە نەخۆشیەکە نەماوە هەمی هاتەوە سەر جادە هەندێک شت هەیە نابی ئێمە لەم کاتە یعنی من پێم ناخۆشە ئێمە وای لێ هاتوو ئەوەی خەیاڵمە لە وەزیرێکی کورد لە بەغا ببێ بە وەزیرە لە حکومەتە ئاگامان لە شارەکەی خۆمان و هەرێمی کوردستانەکەی خۆمانیە کە خەریکە بەداخەوە تیا ئەچێت بە ئاگامان لە خۆمان بێت ئاگامان لە میلەتەکەمان بێت خەڵک و شارکەینەوە ئەکید بن یعنی ئێمە چەندەها پزیشکی خۆشەویست کە پەیوەندی بە کۆرۆنایەوە شەوانە لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن قسە ئەکات والله ئێمە شوکو ئێوە زەرمەندین لە حکومت والله هیچ مەبەستێکمان نیە تەنها و تەنها ئامانجی ئێمە خۆپاراستنی ئێوە پاراستنی و چارەسەرکردنی ئێوەیە هەر لێرەوە دەستخۆشی لە پزیشکانەکەم هیوادارم زوو کێشی ئەو پزیشکە جانەمان هەڵبێت و بچنەوە نەخۆشخانەکان کارمەندانی تەندروستی و بایۆلۆجی و هەموو کەسەکان دەستی ماندوو بوونتان نەگۆشین یاخوا لەشتان ساغ بێت هیواداری بمێنین بۆ ئەم میلەتە بەداخەوە چەندەها کەسیش لەوان توش بووە هیوای چاکبوونە بۆ نەخۆشەکانمان نەخوازین بینەرانی خۆشەویست کۆتایی بەرنامەکەمان نزیکە هەتا لە بەرنامەیەکی تر ئینشاءالله لە شەوانی داهاتوو بە دیداری ئێوەی عزیز خۆشەویستە بین شاد دەبینەوە هیوادارین هەمووتان خۆتان پارێزێن تکای ئاگاتان لە خۆتان بێ ئاگاتان لە خۆشەویستانتان بێت نەخۆشیێکی زۆر کوشندە بەرەوکی گرتوین هەتا بەرنامەیەکی تر هیوادارم هەمووتان تەندروست و لەش ساغ بن شەوتان شاد خواتان لەگەڵ